بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه واستنى بسنته وسار على نهجه إلى يوم الدين. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خۆشەویستان و ئازیزان مامۆستایانی قەدرنگران، برایانی بەڕێزم، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوهو. خۆشحاڵین کەوا بەردەوامی ئێمە گەیشتینەوانەی 20 لە پەرتووک و کتابی بە نرخی مەتنی ئەبی شوجاع، لەوانەی ئەوڕۆمان پاشی ئەو هەموو وانانە کە بە پشتیوانی خوای پەروەردگار بەردەوام گەیشتینە باس و بابەتێکی زۆر گرنگ و هەستیار لەناو کۆمەڵگادا کە ئەویش باسی كتاب النكاح وما يتعلق به من الأحكام والقضايا، باسی ژن و ژنخوازی و مارەکردن و ئەو بابەتانە ئەوەی پەیوەندی پێوە هەیە بە بابەتی ژن و ژنخوازی و مارەکردن لەو بڕیار و ئەحکامانەی کەوا لە شەریعەتدا لە قورئانی پیرۆز و لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وارد بووینە، و ئەو باس و ڕووداوانەی کەوا دێنە ڕێ دەربارەی ژن و ژنخوازی، چونکە بێگومان بابەتی نیکاح بابەتێکە ئیسلام زۆر گرنگی پێداوە. گرنگی ئەو بابەتە لە خاڵێکی زۆر زەوهەری خۆی ئەبینێتەوە کە بەداخەوە نێرانی ئیسلام زۆر جار ئەو خاڵە لە باتی بەهێزی و گرنگی و بایەخداری و سنجینی ئەو شەریعەتە لێک بدەنەوە وەکو چەکێکی دژ بە ئیسلام بەکارهێنن، بەڵام لە ڕاستیدا سەهون تێنەگەیشتینە لە فەهم و لە یعنی ڕاستی و دروستی ئەو شەریعەتە. ئەویش ئەوەیە، ئەو خاڵە جەوهەریە. دەبینین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو هەست و نەستەکانی خێزانداری لە بۆ ئێمە باس کراوە بەبێ پەردە، کە ئەوە حەقیقەتێکە. هیچ مرۆڤێک لەسەر گۆی زەوی ئەوها هەست و نەستەکانی کاتە حەساس و هەستیارەکانی لە بۆ خەڵکانی سەردەمی خۆ و دوای خۆی تۆمار نەکراوە. ئەوەش بەهێزی ئەو شەریعەتەیە، چونکە شەریعەتی ئیسلام شەریعەتێکە هیچ شەرم و حەیا بەمانا ناشیر نەکەینە، واتە هیچ پەردەیەک لە مابەینی باسکردنی ئەو شتانەدا نایڵیتەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەی نا کە مرۆڤ خوا نەخواستا بە بێشەرمانە ینی بەلایەنە سلبیەکەی باسی بکەن، نە، لۆ ئەوەی کە مرۆڤ نەکەوێتە هەڵەیەک خوا نەخواستا کە دوایە بە چەندین کەسی زانا دەربازی نەبێت، کێشەیەکی دروست بێتن. بۆیە خوای پەروەردگار لە قورئاندا زۆر بە جوانی باسی کردووە کە وەکو مەتنێک و وەکو دەستنیشانکردنی هەندێک خاڵ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەفسیلی ئەو باس و بابەتە خێزانەکانی لە بۆ ئێمەیان گواسیتەوە. بۆیە ئەوە جێگای شەرم نییە، بەڵکو ئێمە زۆر بە پشتبەستن بە قورئان و سونەت لە بابەتی خێزانداری و ئوسرە دەچینە مەیدان و باسی هەموو کەلێنێکی ژیان ئەکەین با هەستیار بێ، بۆ ئەوەی خەڵکێک کە چاو لە شەریعەت ئەکات و ئەیکاتە بەرنامەی ژیان، هەر لە قەزایەی عیبادەتێکی فەردی چاو لە شەریعەت نەکا، هەر لە قەزایەی دارایی و ئیقتصاد و سەرمایە چاو لە شەریعەت نەکاتن، هەر لە قەزایەی سیاسەت و دەوڵەتداری چاو لە ئیسلام نەکاتن، هەر لە قەزایەکانی دیکەی ئاسایی وەکو شتێکی مامەڵەی ڕۆژانە چاو لە ئیسلام نەکا، بەڵکو چاو لە شەریعەت بکە، لە قورئان و لە فەرموودا لە کاتە حەساسەکانی کە مرۆڤ زۆر جاروەیە مرۆڤی ئاسایی شەرمەکە هەندێک شت تەنانەت ئەگەر لە لای زانایەک دوو بە دوو باسی هەندێک پرسیار بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرەدا مەدحی ئافرەتی ئەنسارەکە ئەفەرمێ حیا و شەرم ڕێگر نەبوو لەوەی کە زۆر شتی حەساس و هەستیار پرسیار لە پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم. و دایکمان عائیشە تەنانەت باسی ئەو جلکەیەکە کە مەنی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وبووە.
ئەوە لە بەرچیە لە بەرەوەینی خوا نەخواستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاشای ئەو کەسێکی شەهوانی و ئارەزوو بازوو بێ. نا ئەگەر بعدێکی جوگرافی و مێژووی وەربگرین بگەڕینەوە 1400 و ئەوەندە ساڵە پێش ئێستا، ئەوانەی وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاشای ئەو کە بەراوردیان بکەین لەگەڵ ئەو، بەڵام با بڵێن کەسایەتیەکی کۆمەڵایەتی بوون، کەسایەتیەکی دەوڵەتداری بوون و لە قیمەدا بوون لەناو میلەتەکانی خۆیاندا، هەرگیز بە نۆژن بەدا ئافرەت ڕازی نەبووینە. چەندین ئافرەتیان هەبووە. بۆیە ئەو شتە دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەمیش بووە. تەنانەت لە شەرحی بوخاری بینیتم یەکێک لە عالمەکان ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاقەی پیاوەتی گەلک زۆر بووە کە لەسەر نۆژن کۆبوویتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەحروم بووە. تاقەی پیاوەتی زۆر بووە. بۆیە ئەو قەزیانە کە کەسێکی دوور لە ڕووتان نەفام و نەزان بێت دەیەوێت طعن لە ئیسلام بدا، دەڵێ نەبی النساء و نەبی الدماء، ئەوە وێنەی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە ئەنەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرنگی داوە بە ئافرەت لەلایەنی ئارەزوو بازی. نەخێر، هەرگیز حاشای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جگە لە عائیشە معلومی جەنابتانە هیچیان کچ نەبووینە، تەنانەت خێزانی یەکەمی 15 ساڵی بەتەمەنتر بووە بەر لەوەی پێغەمبەر بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتەکانی دیکەشی هیناوە کە دەچیە ناو ئەو ژن و ژنخوازی و مارەکردن و گواستنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆ ئەو ئافرەتە، ئیتر چەندین ڕەهەندی دیکە لە پشتەوەی ئەو ژن و ژنخوازیە بووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەچاوی کردووە و ئومەتیش فێرەکاتن، چونکە باشترین وەسیلە لە بۆ پەیوەندیداری ژنە، خێزانداریە، مەسلەی زەواجە، ئەو مساهەرەیە کە دەکەوێتە مابەینی مرۆڤەکان لە بەرەوەی خاڵ و خوارزایەتی و زاوا و خەزورایەتی و کۆمەڵێک شتی تێدا پەیدا ئەبیتن. بۆیە یعنی ئەو قەزیانە زۆر جار ئەو ڕوژێندرێ، بەڵام دوور لە ڕووتان دووبارەیەکەمەوە کەسی نەفام و بێ ئاگان لە شەریعەت جا چه ئەوانەی بە ئاوی عەلمانیەت تێنووی بوون و تێنوایەتیەکەیان ناشتێ کە گەورەترین موسیبەت بەسەر عالەمی ئیسلامی داهات دوای ڕووخانی خلافەی ئیسلامی ئەو 100 ساڵەی عەلمانیەت بوو، چیکە نیفاق العەسرە، عەلمانیەت دووڕوویی سەردەمە، خۆی پێ موسڵمانە بەڵام پشتیوانی لە ئەوە کاتن. ئیتر یاخود خەڵکانێکی مستەشریقین کە ئەوڕۆ کەمترن، بەڵکو مستەشریقین ئەوڕۆ خوای گەورە وای کردیە لە دوای لێکۆڵینەوە الحەمدولله هیدایەت وەرەگرن. بەڵام خەڵکانێکی ئێستاش هەر بە ئاوی عەلمانیەت تێنون و جا ئەوەش هەمووی یعنی ئین صح التعبیر کاوێژێکە ئی عەلمانیەکانی عەرەبە لە کۆمەڵگاکانی دیکە ئەی فرۆشنەوە، ئەوانەی کە سەرەتایی کە ئینگلیز هات ئیستعماری دەوڵەتی ئیسلامی کرد و ئەو وڵاتانی کرد فەڕەنسا و ئینگلیز و هەنە کە کۆمەڵە خەڵکێکی ناردە وڵاتانی ئەوروپا و لەوێن دەرپێگەیشتن، ئەو فکرە ناشازیان لە بۆ ئێمە هیناوە دین طعن لە ئیسلامەدن. بەڵام ئیسلام زۆر لەوە پاکتر و گەورەترە، بەڵکو وەکو گوتمان ئێمە هەموو کەن بنج و بناوانەکانی ئیسلام باسەکەین، هەموو کنوکە لەبەرەکانی باسەکەین، تەنانەت هەموو کاتە هەستیارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ چەند و چۆن باسەکەین، چونکە ئەوانە بۆ ئێمە شەریعەتن. يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. بۆیە زەواج گەورەترین طیباتی تێدایە. ئەخە ناکرێت بۆ نمونە ئەمە باسی هەموو شت بکەین لەوەی وەڵاهی ئاخە مامۆستا ئاخە چۆن باس بکەین، نابێتن ئەبێتن، نا دەبی هەموو شت باس بکرێتن، بەڵام هەموو شت بە ئوسوڵ و بە قاعیدە و ڕێسا و مەرزەکانی خۆی. بێگومان ئەمە هەندێک شتەیە زۆر جار وێ لە ئیعلام ئەو ڕوژێتن جێگای خۆی نییە. ئەو کەسەی کەوا ئەو شتەی لێ قەوماوە بابێت لە دەرگەی زانایان بدە، پێویست ناکە لە ئیعلام هەموو شت باس بکرێتن، کەمەوا دەڵێن لەبەر چی؟ نەک بەو مانایی باسی نەکەین، ئێمە تازە باسمان کرد هەموو شتێک باسەکەین، بەڵام هەندێک خەڵک هەیە یعنی عقلی زۆر بچووکە دوور لە ڕووتان قبوڵ ناکە، ڕاست دەچیت بەو لای دیکەدا دەڕواتن، بە سەلبی بەسەریدا دەشێتەوە. ئەجینا ئیسلام هەموو شتێکی باس کردە و ئەبێ باسیش بکرێتن. و ئەو بابەتانە لە مێژە عولەمای ئیسلام
خەڵاسیان کردیە و لەخۆ بووینەوە. دینە سەر ئەو پەرتووکە طبعا زۆر هەڵەگرێ بەڕاستی مقدمەکانی ئەو بابەتە بەتایبەت یعنی مەسلەی زەواج یعنی لەبەرەوەی کۆڵەگەی پێکهێنانی مجتەمەعێکی ڕەسەن و دروستە بەداخەوە کە کۆمەڵگا لە خەتی ڕاست و سکەی تەواو لە ینی ئەو شەقامە ڕاستەیلادا ئێستا دەبینین ئەو شتانەی کە دەکەوێتە ناو کۆمەڵگا ئاماری ساڵانە تەلاق نزیکە لە زەواج ینی زەواجەکان زۆر خەلەلیان تێدایە منداڵی چاک و باش نایەتە بەرهەم یعنی زۆر شتی کە دەرهاویشتەیەکی خراپی ئەو زەواجانن هەموو لادانە لەو شریعەتە جوانە ئەجینە ئەگەر بەو شریعەتە جێبەجێ بکرێتن هەرگیز ئەو ڕێژە زۆرە ڕووناداتن نەک بەو مانایی کۆمەڵگایەکی فریشتە ئاسا دروستە بێ ناخۆشەویستە با ئەمە ئاگادار بین ئێمە مرۆڤین بۆیە ئەو ئەحکامانە باسکراون ئەو ئەمر و نەهیانە کەواتە مرۆڤ معەڕەزە لە بۆ تاوان معەڕەزە لە بۆ خەتخوارکردن لە بۆ لاڕێی بەڵام نسبە دەور ئەبینیتن کاتێک کات و دەست بە شریعەت و ئاگرین نسبەکە زۆر کەمە بیتەوە هەر کاتێک دەست بە شریعەت وەکرد یاخود دەست شل کرد نسبەکە زۆرە بێتن ئەمە کە ئێستاواڵین ئیدعای ئەوە ناکەین تەنانەت لە کۆمەڵگای سەحابە خوایان لێ ڕازی بێتن خۆ بەس پێغەمبەر مەعسووم بوو عليه الصلاة والسلام ئەصحاب مەعسووم نەبوون خوایان لێ ڕازی بێتن بەڵام ئینسان زبانی خۆی ئەپارێزێتن کە باسی ئەصحاب ناکەین ئەوانە رضي الله عنهم ورضوا عنه يعني ئەتو تازە چ دەکەی بە چ دەی باسی ئەەکەی لۆ چ باسەکەی مەگەر لە لای عولەما وەکو فقهێک باس بکەی جینا پێویست ناکات زمانی خۆت بگرە چۆن دەی جورئەت ئەەکەی باسی ئەصحابەکەی و کەسیش ئیدعای وەی نەکردی ئەوان مەعسووم بن ئەفەرمێت ئەو زانا بەڕێزە النکاح مستحب لمن يحتاج إليه ژن هێنان شوکردن بە نسبەت ئافرەتان سنەتە بێگومان کە دەڵێن سنەتە عولەما وەک باسەکەن نیکاح باس و بابەتێکە ئەحکامی دیکەی بەسەردا ئەچەسپێتن هەندێک جار وازهێنانی باشترە هەندێک جار مەکروهە هەندێک جار سنەتە تەنانەت هەندێک لە عولەما ئەفەرمون هەندێک جار یعنی ئەحکامی خەمسەی بەسەردا ئەچەسپێ واجب و حرامیشی دێتە ناوێ بۆیە ئەو زانا بەڕێزە ئەفەرمێ نیکاح سنەتە طبعا هەموویان تەفاسیلی خۆیان هەیە ئەوەی کەوا توانە هەیە خۆڕا بگرێ ئەوەی وە طالب العلمە ئەوەی کە ئیشتیاقیە و هەموو پێداویستەکانی تەواون و تووشی تاوانە بێت و لەو کاتانەدا هێنانی باشترە لەسەری پێویستە لە بەرەوەی نەکەوێتە ناو تاوان بە حەڵاڵ خۆی بپارێزێتن بۆیە لە حەدیثەکەشدا واردە یعنی ئەفەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج من استطاع منكم الباءة ئەوەی توانای هەیە کەواتە ئەگەر تواناتە بوو باشترە و هەڕەشەکانیش بە هەمان شێوە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵەوەی کە ڕەحمەتەن للعالەمینە خوای گەورە وەصفی ئەکا برحمة للعالمين وما أرسلناك إلا رحمة للعالمين بەڵام دەبینی چەندین فەرمودەی لێوارد بوو ئەفەرمێ فليس مني فليس منا يعني کاتێک کە ڕەحمەتە ئەو دەستەواژەشی بەکارهێناوە لێکێک لەو شوێنانە کە باسی زەواجەکە ئەفەرمێت أنا أصوم وأتزوج وأصلي وأنام وأفطر وأرقد يعني أو حديثك يعني متنك بوشي وازي الدعاء فرمي النكاح من سنتي فمن رغب عن سنتي فليس مني حرشك لي أنا براسي قوريه أجر إنسان هيك هو كارك نبيتن باشتر ويا زواج بكاتو ونويجي صالح بنيتوا يكك لو خزيناني كوا رصيد يخشي باشا لدوايتو ولد صالح يدعو له كتو كوريك كلدوايتو دعاء بو أكاتب جالوية باشا يتر أو سنتي شيء رسمي أو إسلامية كبيامري صلى الله عليه وسلم قال أصحاب زور بي وبابن بوينة ويجوز للحر أن يجمع بين 4 حرائر دروست لبو بياوي كوا آزاد بيتن كويلنا بيتن 4 آفرت ليك كادا لجير نكاحي دابنو كويام كاتوا بيقو من وش كآياتي قرآني بيروزة
فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع بەڵام ئەوەشیان بەڕاستی بەمەرج و بەو یاسا و ڕێسایانەی کە شەریعەت دایناوە واتە ناکرێتن کەسێک هەر لە بۆ ئیدعایە لە بۆ فەخر و لە بۆ کەشخە و فەخفەخە لە ناو خەڵکیدا سێچارەکان بینیت و یەکی ئێمالکە و بەتەمەنەکەی و ئیدیکە و کێشە و ئاشوبێک بێتەوە نە کە بتوانیتن ڕابگریتن ئەو ئەرک و ماندی بوونانەی کە دەکەوێتە سەری وەللعەبدی بەینە اثنتەینی و کەسێک کەوا کۆیلە بێتن دەتوانێت دوام بینیتن واتە لە بەرەوەی عەبد وەک بڵێن نیوەی حڕ ئەو ماف و حەقەی هەیە جا ئەوەشیان کە زۆر جار لە ئیسلام ئەوە کرێتن یعنی وەکو خاڵێک بەکاردێتن خەڵکێک وەکو چاواشەکاری بێگومان ئەو بابەتە ئیسلام هاتێت تەنزیمی کردیە ئیسلام نەهاتیە ئافرەت وەکووە دوایە ئافرەت سید قوتب قسەیەکی زۆر جوانی هەیە یعنی لێرەدا بەڕاستی ڕەحمەتی خوای لێبێتن پێویستە زۆر جار ئینسان هەندێک قسە وەک ئەڵێ وەکو نمونە ئەڵێ بابەتی تەعەدودی زەوجات بابەتێکە نەپێویستی بە یعنی وەک ئەو عیبارەتێک کە دەڵێ ئەڵێ بابەتێکی ڕیاضیاتیە بیرکاریە یعنی بەر لەوەی کە پێویستی بە شەریعەتێکی ئاسمانی و بە قانونێکی دەستکردەبی ئەڵێ لەبەرەوەی بە حەرب و حروب و ئەوانە بەو هەموو معاناتەی بەسەر کۆمەلگادا دێ ڕێژەی نێرەکان کەمە بێتەوە ڕێژەی ئافرەتان زۆرە بێتەوە کەواتە ئەوە دابەشەکەین بەسەر ئەوانەدا نەک بە قەزیەکی ناشیرن نە ئەوە حەقیقەتە چیە نەفەقەی ئەو ئافرەتانە بچێشی ئێوێڵە بن دەبنە دەستکەلەی خەڵکانێکی دیکە لە بۆ مەرامێکی ناشەرعی بەکاریان دێنێتن کەواتە بابەتێکە وەکەڵێ بەر لەوەی کە شەریعەتی بێ بابەتێکە کە بەڕاستی کێشەیەکی کۆمەلگایە دەبی حەل بکرێ ولا ينكح الحر أمة إلا بشرطين پیاوێکی ئازاد بۆی نییە جاریەیەک مارە بکاتن بە دوو مەرز نەبێتن عدەمی صداق الحڕەتی ئەگەر بۆ نمونە توانای مارەیی ئافرەتێکی ئازادی نەبوو ئاوەکو ئێستا کە بۆ نمونە مارەی زۆرە تەمان هەموو سەردەمێک مارەیی ئافرەتی ئازاد لە ئیدیکە زۆرتر بووە ئەگەر ئەوەی نەبوو وەخەوفی العنەتی یاخود لە تاوان ترسا تووشی کارێکی بۆ نمونە ناڕەوشتی ببێتن ئەوە لەو کاتەدا بۆی دروستە ئافرەتێکی جاریە بێنێتن دوای دێتە سەر ڕوانینی پیاو لە بۆ ئافرەت ونظر الرجل إلى المرأة على 7 أضرب روانيني بياو لبو آفرت حفجورة أحدها نظره إلى أجنبية لغير حاجة فغير جائز روانيني بياو لبو آفرتي بيغانا كلا روانجي شرعي وبيغانا بيلوي بخيزاني بشيتن ببيه كار درسنية والثاني نظره إلى زوجته أو أمته فيجوز أن ينظر إلى ما عدا الفرج منهما روانيني لبو خيزاني خوي يعني لبو جاري خوي واتا أو كويلي كجنة آفرتها كأمي بي أقوت لا زمان عربي يعني جارية دروس بوي برواني تنزق لا أنداني عورتي نبيتن طبعا أويش مكروه أو يعني نقبو معناه حرام بيتن والثالث نظره إلى ذوات محارمه أو أمته المزوجة فيجوز فيما عدا ما بين السرة والركبة سيمي روانين لبو أو محرمانيتي كدواء دين محارم هنا يان جاريكي أو جاري كوا إي أوا بلام لجير نكاحي كسيش دي كدايا چونکە دەکرێت پیاوێخ سەییدی جاریەک بێتن بەڵام کەسێکیکە بیخواز بێ چۆن تازە باسمان کرد کەسێکی حوڕ ناتوانێ بینێتن واتە دەکرێتن بە ژن بدرێتە کەسێکی دیکە با سەییدەکەی کەسێکیکە بێت جا ئەو سەییدە بۆی دروستە فێجوز و فیما عەدا دروستە بڕوانێتن لە مابەینی جگە لە مابەینی ناوک و ئەژنۆ تەمان ئەوەی دیکەش ئەگەر بێت و تووشی حاڵەتێکی ناشایستە بوو ئەوی شەر دروست نییە بەڵام ئەگەر بەڕوانگەی شەریەوە دروستە لە مابەینی جگە لە ناوک و ئەژنۆ لۆی بڕوانیت لە بەو مەحاریموانە بەس ئەگەر بزانی بۆ نمونە ئافرەتەکە با مەحرەم بیتن بەڵام دڵی بەرەو خەرابەچیتن ئەوە نابی بڕوانیتن لەو کاتەیدا والرابع النظر لأجل النكاح فيجوز إلى الوجه والكفين ئەو جا چوارەم ڕوانین لە بۆ ئافرەتێک بەنیەتی هێنا کە خیتبەی پێوەگوتێت داخوازی
کاتێک کە پیاوێک دەچێتە داخوازی یاخود ئافرەتێک کە دەیهێنە داخوازی بە هەمان شێوەی تر پیاوەکە دەتوانیتن بڕوانیتن لە بۆ ڕووی ئافرەتەکە و دەستەکانی تەمان عولەما باسییان کردی ئەوەش لە بەرچیە چەند جاریش دەتوانیتن تەمان هەر چەندە ئێسامەوە باسەکەین بەڵام خەڵک بەڕاستی لەسەرەوەی ڕانەوەستاوە جاروەیە ئەوانەی کەوا ئیلتیزاماتیان لاوازە بەڵکو چەند پیاسەیەکیش لەگەڵەکاتن بەبێ مەحرەم بەبێ برادەرێکی لەگەڵدابێ ئەوە دروست نییە چونکە لەبەرچی دروست نییە تەمان ئەوە قانونیە کە خوای پەروەردگارە عەقڵێکی لە ناخی مرۆڤەکان داناوە غیرەیەکی داناوە کەس حەز ناکات لەگەڵ خوشی خۆی پیاسە بکرێت کەواتە چۆن لەگەڵ خوشی ئافرەتی کەسێکی دیکە پیاسە ئەکەی تەمان ئەو ڕەوشتە ناشیرنەوە هەموو لە ئەنجامی تێکەڵاوبوونی کۆمەڵگاکان لە دەرەوە لە بۆ مەهات بينزمين يعني والخامس النظر للمداواة فيجوز إلى المواضع التي يحتاج إليها لبو مسألة طبابات لبو مسألة تندرستي دكتور أو أنا درست لبو أو شيء أنا برواني تنكوا درست يعني بيستي هي طبعا دكتور إيش نهاتوانية الروانجي شرعية يعني لو يدرسنيها لبو هموش وينيشي أو آفرته برواني تن طبعا شتيش روي داوا يعني بتعبت لإستادا يعني آفرتان بداخوا زۆر زاروێ ئەو خۆڕازانەوەی کە لە بۆ عیادە و لە بۆ ئەوانە ئەکەن دکتۆرەکان دەخەنە داوێکی زۆر خراپ ئەنی دکتۆری بە حورمەت و موسڵمان هەبووە کە دەڵێت لە پاشەوەی کە و ئافرەتە هاتیە و بینی تۆوانە ڕاستەخۆ چووی تۆ ماڵێ تۆ لای خێزانی خۆی کەواتە شتێکی خراپە بەڕاستی تووشی حاڵەتێکە بێ وە چەند جار تووشی حالتي خراتر بوت شوكا فنظر فابتسام فسلان فموعد فلقاء وكالله يعني همو شكان بدو ابتدائي والسادس النظر للشهادة أو للمعاملة فيجوز النظر إلى الوجه خاصة ششمين روانين كلا روانجي شرعي ودروز بيتن لبو شاهديدان أفرتك لبابتك شاهدة يان لبو كرين وفروشنو معاملة ئەوەشیان دروستە لە بۆ تەنها دموچاو چونکە دموچاو ئینسانی پێدەناسرێتەوە پێدەزانرێتن بۆیە ئەوەش تەنها لە بۆ دموچاو والسابع النظر إلى الأمة عند ابتياعها فيجوز إلى المواضع التي يحتاج إلى تقليبها كريني جارية كآفرتك بلن جارية دەکرێت لە وەختی کڕین کە جاران هەبوو وەکو بڵێن حاشای ئینسان وەکو بڵێن مەیدانیان هەبوو ساحەیەکە بوو ئەوە دەچون چاویان لەو ئافرەتانە ئەکرد کە دەیان کڕی و دەیان فرۆشی تر وەکو خزمەتکارێک لە بۆ ماڵە بایە لە بۆ هەر بابەتێک بایە ئەو شوێنانەی کە پێویستی بە چاوتێکردن و ئەوانەیە تەمان جارانیش حینی دەبووە ڕەچاوی کرابایە و ئافرەتە نەخۆشە هیچ نەقسێکی هەیە هیچ ئەندامێکی هەیە لە نرخ و ئەوانەی دەهاتە خوار ئەوە فەصلی یەکەم دوایە دێتە سەر بابەت و بابەتێکی دیکە کە باس و بابەتێکی زۆر گرینگە مەسەلەی مارەکردن و ئەوانە باسی مارەکردن ئەکاتن کە چۆن مەرجێک هەنا یاخود چێ پێویستە لەو مارەیەدا لەو مەجلیسەدا ئامادە بێتن زۆر جاروەیە ینی ئینسان لەوانەیە هەندێکشی زانیاری نەبێتن پێویستە ینی خەڵکێک ئاگادار بیتن نیکاح لە 5 ڕوکنی ئەساسی پێکهاتووە صیغەکەی ئینکاح و تەزویج کە لە قورئان و فەرموودەدا هاتووە ژن و مێردەکە باشە شاهد و وەلیەکە کە بڵێم ئەوەکەی بێتن ئەوانە کە وجودیان هەبێتن لە ئەوەیدا ئەو مامۆستایە کە دێتن ئەو نیکاحەیە کاتن ئەو لە ڕوانگەی شەرعیەوە ڕوکنێکی ئەساسی نییە بەڵکو ڕێزێکە لەبەرەوەی گەورەترین عەقد و گرێبەستە لە نێوان مرۆڤەکاندا ئەنجامەکرێتن بۆیە ئیسلام بە پیرۆزیا وەرگرتیە کە خەڵکێکی دیکە دێت مامۆستایەک زانایەک دێت لە ناو مەجلیسەکەدا بوونی هەیە کە ئەو سیغەکان دەرەبڕیت و لە مابەینی کەسەکاندا جا فەرمێ ولا يصح عقد النكاح إلا بولي وشاهدي عدل دروست نییە ئەو گرێبەستی ژن مارەکردن تەنها بە وەلی ئافرەتەکەی نەبێتن و دوو شاهێدی کە دادپەروەر بن بزانە ئەو عەقد و معاملانەی کە مەخوێنمان هیچیان باسی وی ناکا شاهێدەکان عەدل بن چونکە پیرۆسین و گەورەترین گرێبەستە کە مرۆڤەکان لە مابەینی خۆیان داواکەن بۆیە دەبێ شاهێدەکان و وەلیەکە عەدل بێ لە ڕوانگەی شەرعی واتە گوناهی گەورەی نەبێ لەسەر گوناهی کچکە بەردەوام نەبێتن
جا ئێستا کە نەماوە زۆر جار گوێتان لێبووە دەڵێ خۆمان تەقلیددا یان لەسەر عولەمای لەسەر ڕەئی عولەمای متەئەخیری مەذهبی شافعی چونکە ئەگەر بە مەذهبی شافعی بێتن لەسەر قەولی ئیمامی شافعی و عولەمای متەقەدیمین ئەو نیکاحە بەڕاستی ئەو ڕۆکە جێبەجێ نابیتن چونکە ئەگەر وەلیش پیاوێکی باش بێت دوو شاهدی باشماوە دەست ناکەون گوندێکە گەڕێ شارێکە گەڕێکەکە گەڕێی جاروەیە پیاوی چاکوێ دەست ناکەوی توش خۆناچی کەسێکی بێگانەش بینی دەبی کەسەکە ئاگاداربی بۆیە دەبێت ینی کە عولەما ئەفەرمون جا دەڵێ جاروەیە دەڵێ بە مامۆستای ئەوەش تاوانەوە دوور لە ڕووتان بێ ئەدەبیە چکە مامۆستای وەکو گوتمان نە مەرجی ینی ڕوکنی نیکاحەکەیە و پێویستیش بەوەی ناکات چکە نەسی حەدیثەوە عیبارەتە فەرمێ لا نکاح إلا بولي وشاهدي عدل پیامبر فرمی صلی الله عليه وسلم ويفتقر الولي والشاهدان إلى 6 شرائط أول شاهدانا كدبنا لقريبستك آمادة أبن بيويستيان بام 6 مرزة يكمين الإسلام واتا دبي مسلمان بن تەنها ئەگەر لە ڕوانگەی شەرعی بەنەسی ئاەت کە دروستە پیا و ئافرەتێکی دیان بێنێ یان جوولەکە بێنێ واتە مەسیحی بیان جوولەکە ئەو پێویست بەوەی ناکە باوکی ئەوە بێت لەو کاتەدا بەڵام لەوانی دیکە دەبێ موسڵمان بێتن ئەگەر موسڵمانێک بینیت واتە بەڕاستی ئەوە خەتەرە زۆر جار لەناو کۆمەلگا ئەوەش کێشە پەیدا بێت والبلوغ دەبێت پێگەیش بن واتە بالغ بوو بن هەردووچیان چ شاهدە و چێ وەلیە والعقل واتە کەسی مەجنون و شێت نابێتن والحرية دەبێت ئازاد بن واتە کۆیلە نەبن والذكورة و نێر بن ئەوانەی لەو گرێبەستەدا وەلی و شاهێدن والعدالة ئەوە مەرجی کۆتاییە دەبێ عادل بن واتە دادپەروەر بن لەوەیدا کە وەکو گوتمان گوناهی گەورەیان نەبێتن لەسەر گوناهی کچکەش بەردەوام نەبێتن جا کە ناکرێەوە لەسەر مەذهبی شافعی یان لەسەر ڕەئی عولەمای متأخرینی مذهبی شافعی إلا أنه لا يفتقر نكاح الذمية إلى إسلام الولي کە بەخۆی دەڵێتن لێرانە فەرموویە بەڵام ئەگەر بێت و ئافرەتێکی ذمی واتە مەسیحی بیان جوولەکە بێتن مارە بکرێتن پێویست بەوەی ناکە باوکی یان وەلی ئەمرەکە کە دێنێت سەر وەلی ئەمرەکان مسلمان بێتن ولا نكاح الأمة إلى عدالة السيد ئەگەر بێت و جاریەکی بینیتن کە گوتمان دروستە جاریە کەسێک بێتن کەسێکی دیکە بەو مەرجەی کە سیداقی پێنەدرێ مارەیەکەی پێنەدەیان خەوفی عنەت بوو کەوێتە ناو تاوام چی جاریەکی بخوازی بینیتن ئەو پێویست ناکات سەیدەکە خاوەنی جاریەکە کەسێکی باش و ڕەسەن بێتن واتە لە ڕووی عەدالەتی شەرعیەوە عەدالەتیە بێت و ئەولە الولاتی چێن وەلی ئەمرەکان بۆ نمونە ئێستا زۆر جاروەیە کە مامۆسان چوینە لە بۆ مەجلیسی نیکاح و ژمارەکردن خاڵێک لەو لای کۆبوویتەوە ئەوە ڕاست هەستایتەوە گوتی ئەمن وەلی ئەمری ئەو ئافرەتەیمە مامۆساش گوتی کاکە تو چی ئەو بەڕێزەی ئەو ئافرەتەی گوتیە من خاڵم ئەخە نابی گوتی من هەر بەخۆم گەورە کردی کاکە نابی وەلی ئەمر ئەبە و شێوازەیە یەکەمیان الأب باوە ثم الجد أبو الأبي باپیرە لە طرف بابیەوە لەلایەن بابیەوە ثم الأخ للأب والأم دوایە برای لە دایک و باوچی ثم الأخ للأب دوایە برای لە باوچی ثم ابن الأخ ڕاستەوخۆ دێتە سێ برازە لە دوای برای لە باوچی دێتە برازای للأب والأم کە برایەک لە دایک و باوچیەوە برای ئەو ئافرەتە بێ ثم ابن الأخ للأب دوایە برازایەکی ئەو ئافرەتەی کە برایەکەی لە باوکەوە برابێ ثم العم ئەو جا مام پاشی برازە مام دێ زۆر جار مام لە ناو مەجلیسێ لەبەرەوەی کەسێکی وەک بڵێن دیار و ئەوەیە لە خۆی ناوەشینیتەوە ئەو خۆیە کاتە دەمڕاستی ئەو ئافرەتەی کاکە شەرە چۆنە فەرمێتن باوا بێ دوایە زۆر جاروەیە ئەو مامە لەو مەجلیسێ خۆ کاتێ بەڵام هەر شتێک لەسەر ئەو زەواجەی وارد بوو
خۆی لێ ناکاتە مەسئول چونکە تو کە خۆت کردە بەرپرسووەلی دەبی دوایش لە شتی دیکەش ببیە وەلی ئەمر ئاجا ئەوە بەڕاستی بڕک تێنەگەیشتنێک ڕوو ئەدا جاروێ ثم ابنه على هذا الترتيب دواي ئامۆزە واتە کوڕی مامەکە على هذا الترتيب واتە مامی لە دایک و باوچی لەگەڵ بابت دوایە مامی لە باوچی دوایە ئامۆزای لە باب و داچی ئەوها على هذا الترتيب فإذا عدمت العصبات ئەگەر ئەو عەسەبانە کیس لەو پشت و پەنایانە نەبوون لە بۆ ئافرەتەی فالمەولى المعتق چێ ئەو ئافرەتەی ئازاد کردیە کە گوتمان سەییدەکەی ثم عصباته لپاشاندا عصبەکانی ئەو سەییدە ئەگەر ئەو نەبوو مردبوو ئەو جاریە کە کەسێک ئەوەی کردبوو ئەوانی کە لەوی نزیک بوون بۆ برا و باب و ئەوانە دەبنە وەلی ئەمری ئەو جاریەیە کە ئازادکە ثم الحاکم لپاشان قاضی ئەو شوێنە طبعا ئەگەر دادگای ئیسلامی بوو ولا يجوز أن يصرح بخطبة معتدة دێتە سەر باس و بابەتێکی دیکە زۆر جاروێ ئافرەت کەوا مێری دەمرێتن ئافرەتێکی گەنج و لەبارە ئافرەتێکە یعنی لەوانەیە هێشتا منداڵی نەبوو بێتن لەو پیاوەی ئەو ئافرەتە فعلا خەڵکێک وەکەڵێت تاڵیبیتی چونکە هەم لەوانەیە بەلایانی چاکە هەم لەبەرەوەی کە مەبەستیتی ئافرەتێکی بەرچاو ئەوەیە هەتاکو ئەو ئافرەتە عیددەی نەباتن لەو پیاوەی جاچێ وەکو گوتمان عیددەی 4 أشهر و10 کە خوای گەورە فەرمێ 4 مانگ و 10 ڕۆژ ئەگەر منداڵ نەبوو یاخود ئەگەر حملی هەبووە تا حملەکەی دانێ ئەوە دروستنیە داخوازی ئەو ئافرەتە بکرێتن کە مێردی نەماوە ويجوز أن يعرض لها وينكحها بعد انقضاء عدتها بەڵام دروستە کەسێک کەوا مەبەستیتی ئەو ئافرەتە بخوازێتن یعنی وەک بڵێن پەلاری لێ بداتن بەڵێ تو ئافرەتێکی بەڕاستی خانەدانی کچی کەسێکی لە دیار و ناوداری ئەتو نامینیەوە ئافرەتێکی یعنی خەمی ئەوەت نەبی پاشی ئەتو ببینیەوە و بێ سایە و سێبەربی ئەوە یعنی پەلاری لێ بداتن دوایش ئەگەر عیددەکە چوو بیخوازێتن یعنی بە پەلار دەبێ بەڵام ڕاستە خۆم داوای بکات و داخوازی بکە یان کەسانێک نێریتە سەرسەری دروست نییە یعنی یعنی بچیتە لای واتە سەرسەری مەبەستم وشەکە ئەوە هات والنساء على ضربين ئافرەتان عادەتەن دەبنە دوو بەش ثەیبات وأبكار هەیانە بێوەژنە هەیانە کچە و هێشتا نەچوویتە ناو ئەو جیهانەی کە بڵێن شووی نەکردیە فالبكر يجوز للأب والجد إجبارها على النكاح ئافرەتێک کە شووی نەکرد بێتن دروستە باوک و باپیرەی لەو دووەلی ئەمرانە زۆری لێ بکات و شووی بدات و بە مێردی بداتن کاتێکەوە هاوشانی هەبوو کەسێکی لەبار بوو کەسێک بوو کە لەو عائیلە ئەوە شاواتە ئەویش هەر بە شێوازێکی ناشەرعی و ئەوە نا ینی زۆری لێ بکات کە زۆر جاروێ لە کۆمەڵگادا بۆ مەبەستێکی ناتەندروست ئافرەت وەکو وەسیلەیەک بەکارهاتێ بەڕاستی ئەوش تاوانە بەرامبەر بە ئافرەتان کراوە کەسەکە لەبار نەبووە هاوکوف نەبووە چونکە هاوکوفی مەرجێکە لە بۆ نکاح والثيب لا يجوز تزويجها إلا بعد بلوغها وإذنها بەڵام ئافرەتێک کە بێوەژنە ئیتر تەلاق دراوە یا مێردی مردووە دروستە بە شوو بدرێتەوە یعنی دروست نییە بە شوو بدرێتەوە جارێکی دیکە تەنها پاش ئەوە نەبێ کە بلوغی ئەبێ واتە جاری یەکەم کە بلوغی نەبەوە بە مێردیان داوت ئەو جارە تا بلوغی ئەبێ وە مۆڵەتیشی لێوەرە ئەگیرێتن دەبی مۆڵەتی لێوەربگیرێتن ئەو جارەکە وەلی ئەمرەکان دەتوانن بە شووی بدەنەوە بۆ جارێکی دیکە دێتە سەر باس و بابەتێکی کە چێنە مەحاریمی پیاو کە بڵێن ئەوانەی شەرع باسی کردینە کە پیاو ناتوانێت بیان خوازێتن جا بە چەند ڕێگایەکەوە کە باسەکە ئەفەرمێ والمحرمات بالنص 14 ئەوانەی کەوا پیاو ناتوانێت بیان خوازێتن بیان کاتە خێزانی خۆیان 14 7 بالنسب حەفتیان لەو جۆرە ئافرەتانە لە ڕووی نەسەبەوە پیاو ناتوانێت بیان هێنێتە ژێر نیکاحی خۆیان محاریمی پیاون وهن ئەوانە چێنە الأم خوا پەناماندایانیەوە لە کۆمەڵگای موسڵمانانە یعنی هەر شتێکە
وەکەڵێ ڕووی نەداوە بەڵام ئەو حاڵەتێکە کابرایەکە ئەوەندە ئەوە بێت بڵێن ئیتر لاڕێ بێ باوە بڵین وئین علەت تا دەچێتە سەرێ دایک نەن ئەوە والبنت وئین سەفەلت کێچ کچی کێچ ئەوەش هەر دروست نییە والأخت و خوشتیش والخالة خوشتی دایک کە ئەمە هەردووچیان پووری بەکاردێنی والعەمەت خوشتی باوک واتە ئەویش هەر پورە لە تەڕەف بابیەوە ئەوانش نابێتن وبنت الأخي برازاش عینی حرامە لەسەر ئینسان کە بیخوازێ وبنت الأخت خوارزە برازە و خوارزای پێگوتیەوە بزانم هەولێر ئەوەی پێ بەکاردێنیتن واثنتانی بالرضاعی دویان لەو چواردانە ئەو جارەکەەوە حەفتەکانمان گوتن کە بەنەسەب بوون دویان لەو چواردانە بەهۆی شیر و شیر خواردنەوەیە الأم المرضعة ئەو دایکی کە شیری بەو کەسە داوە ناتوانێت بیخوازێت تازە بوویتە دایکێکەوە ناتوانێتن بچێتە داخوازی بیکاتە خێزان والأخت من الرضاع ئەو خوشکانەی لە ڕووی شیر خواردنەوە بووینە خوشتی کە لەو خێزانە بووینە کە لەو ئافرەتە شیری خواردنە وأربع بالمصاهرة و چواریان بەهۆی زاوە و خەزورایەتیەوە أم الزوجة خەسوو دایکی خێزان والربيبة إذا دخل بالأم ئەگەر ئافرەتێکی هێنا ئەو ئافرەتە منداڵی هەبوون کچێکی هەبوو ئەوە ڕەبیبەی پێگوتێ یان کوڕی هەبوو ئەو ئافرەتە لەو منداڵە لەو کوڕە کچی هەبوو یاخود کچی هەبوو من کچی هەبوو ئەوە بۆن منەوەکانی ئەو ئافرەتە بەڵام ئیدا دخل بالأم کاتێکەوە چۆلای دایکیان واتە ئەگەر مارەی کردو نەچۆلایان دەتوانێتن ئەو ئافرەتە کچی هەبوو دەتوانێت کچەکەی بینیتن ئەگەر دخولی پێ نەکرد و جای تر مرد تەلاقی دا چۆن بوو وزەوجەة الأب دایک عەفەن خێزانی باوکی واتە زرداک وانە زرداک کە ئەویش بڵێن حاڵەتە زرداکێکی گەنجی هینە خێزانی باوکیتی ناتوانێتن بیخوازیت وزەوجەة الابن بووک وانە دەبێتە بووک واتە خێزانی کوڕی وواحدة من جهة الجمع یەکیان لەو چواردانە ئەو تەمان ئەو چوارانەشی گۆ بەهۆی ژن و ژن خوازیەوە یەکیان لەو چواردانە بەهۆی کۆکردنەوە ناتوانی کە یەکێکت لە ژێر نیکاحدا بوو ناتوانی یەکی دیکەی لەگەڵ کۆکەوە کە چییە ئوخت الزەوجەتی خوشتی خێزان ناتوانی ئەویش واتە لە یەک کاتە دوو خوشک نابێت لە ژێر نیکاحی یەک پیاودا بن ولا يجمع بين المرأة وعمتها ولا بين المرأة وخالتها وناكتێتن کچێک لەگەڵ پووری کە خوشتی بابیتی یان کچێک لەگەڵ پووری کە خوشتی داچیتی ئەوانش لە یەک کاتدا لە ژێر نیکاحی پیاوێکدا بن ويحرم من الرضاع کە ئەویانە لە حەدیث وارد بووە ئەویان بە ئاەت وارد نەبووە کەواتە پێیانبەری خوا صلی الله عليه وسلم مشرعە بۆیە ئەوانەی کەوا بەڕاستی بە هەڵە لەگەڵ فەرمودە تەعامولەکەن کە دژە فەرمودەن طبعا ئەوانە قورئانی نین دژە فەرمودەنە ئەلێرانە یعنی حکمێکی شەرعی هەیە چۆنە دی تەعاملی لەگەڵەکە ويحرم من الرضاع ما يحرم من النسب ئەوەی کەوا لە ڕووی نەسەبەوە حرامە بێ کە باسمان کرد عینی بەهۆی شیر و شیر خواردنەوە لە عائیلەیەکی دیکە ئەوانش حرامە بێ وترد المرأة بخمسة عيوب پیاوێک ئافرەتێکی هینا دەتوانی بەهۆی 5 عیبەوە ئەو ئافرەتە ڕەت بکاتەوە تەلاقی بداتن لە ڕوانگەی شەرعیەوە گوناهبار نایە بالجنونی ئافرەتەکە شێت بوو والجذامی گڕوو بوو والبەڕەسی بەڵەک بوو تەمان گڕوو بەڵەک فەرقی هەیە گڕوو کە ئەویش هەر نەخۆشی پێستیە بەڵەکی شەر ئەوەیە بەڵەک پەڵە ئەبێتن گڕوش وەکو بڵێن برینە و ئەو شتانەی لێ دێتن خوا پەناوەندە والرەتەقی والقەڕەنی ڕەتەقیش واتە ئافرەتەکە لە عەورەتیدا کێشەی هەبێتن کە کێشەی لە ڕوانگەی گۆشتیەوە هەبێتن کە ئەوەش عیبێک بووە کە جاران باس کراوە والقەڕەن کە کێشەی هەبێت لە ڕووی کۆئەندامی زاوزێەوە لە ڕووی کۆئەندامی ئێسکەوە کە
ئەوەش کێشەیەکە ئەگەر ئافرەت ئەو دوو کێشانەی هەبوون دەتوانێت پیاوەکە تەلاقی بدە. ئەو جا فەرمێ ويرد الرجل بخمسة عيوب هەر پیاو ناتوانێت داوای ئەوەی بکە کە ئافرەتەکەی تەلاق بدا، ئافرەتیش دەتوانێت داوای تەلاق بکاتن لە بەردەم قاضی کە بڵێ ئەو پیاوەم عیبی تێدایە، عینی باماشەوە بالجنون والجذام والبرص، بەو سێ هۆکارانی کە باسمان کرد، شێتی و بەڵەچی و گڕوو والجەب والعنەت. ئەگەر بێت و ئەندامی زاوزەی کە عەورەتی پێوە نەبێتن یاخود نەتوانێت لەگەڵ ئەو ئافرەتەی جیماع بکاتن، ئەوەش هۆکارێکە کە ئافرەتەکە دەتوانی داوای تەلاق بکاتن لەو پیاوە جیابێتەوە. باس و بابەتێکی دیکەمان هەیە کە زۆر باشە، ئینشاءڵڵا با ئەو باس و بابەتانەی ماینە لۆ دەرسی داهاتوو بێتن بە پشتیوانی خوای پەروەردگار. خوای پەروەردگار هەموو لایەکمان موفق بکا کە بتوانین ئینشاءڵڵا خێزانداریەکی باش بکەین و ئەوانەی کە ئینشاءڵڵا نەچوینە ناو ئەو باس و بابەتە خوای پەروەردگار لۆیان ئاسان بکاتن و ئەوانەی بەنیازی شتی باشتریشن دەیانەوێت عەدەد زیادکەن، کۆمەڵگای مسلمانان زیادکەن، خوای پەروەردگار لۆیان ئاسان کە ئینشاءڵڵا. وصلی الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.